پیر و منداڵ گەنج و ئافرەت سەرجەمیان بۆ زیندووکردنەوەی شەوانی قەدر ڕوویان لە مزگەوتی حاجی قادری بێسەری کردووە. تەواوی کاتەکانی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لە مزگەوتەکەی مامۆستا عەبدولحەمید بەرنامەڕێژی بۆ کراوە بۆ ئەوەی تەواوی نوێژخوێنان بە زۆرترین پەرستشەوە شەوەکە بەسەربەرن. ئێمە طبعا لە فەزڵی خوای گەورە سوبحانەهو وتەعالا شەوانە چەند ساڵێکە بێکەوە ماوینەتەوە لەبەرەوەی کە یعنی داواکاری زۆریش لە خەڵکی کە دەڵێن ئەم شەوانە شەوانێکی تایبەتن و شەوی قەدری شەوی دابەزینی قورئان هەتا ئێمە بتوانین زۆرترین قورئانی تیا بخوێنین و بە تایبەتیش کە ڕەنگە هەندێک کەسە بێ نەتوانێت وەکو پێویست قورئان بخوێنێ کاتێک کە ئیمام قورئان خوێنێ ئەو گوێی لێ ئەگرێت ئینشاءڵڵا وەکو ئیمامەکە مەئجوورە ئەویش پاداش دەبێت لەو قورئان خوێندنەدا و الحەمدولیلا خەڵکیش وەکو دەڵێ گونجاوە و بەلایەوە زۆر خۆشەکەوە بتوانین زیاتریش ئینشاءڵڵا قورئانی تێدا بخوێنین وەکە ئینشاءڵڵا هەمومان بەهرەمەند بین لە خزمەتی قورئان هەمەیزی بەڵێ هەموو شێوە جزێک لە قورئانی پیرۆزی تیا خوێنین ئینشاءڵڵا. بەشێک لە نزا و داواکاریەکانی موسڵمانان لە شەوانی پیرۆزدا سەرکەوتون و نەجاتبوونی گەلی فەڵەستینە لە ژێردەستی قەواری داگیرکەری زایۆنی لە نزیکترین کاتدا. بەتایبەتی لەم ڕۆژگارەیە کە موسڵمانان بەتایبەتی لە هەندێک شوێنی سەرزەویدا بەتایبەتی ئێستاش ڤەغەزەیە لە چ ناڕەحەتیەکان دوعایان بۆ بکەین خوای گەورە لەو ناڕەحەتی ڕزگاریان بکە کات بەهانایانەوە و سەرکەوتویان بکە ئینشاءڵڵا و ئێمەش عاقیبەت خێرکە ئینشاءڵڵا. ئامادەبوانی مزگەوتەکەش بەم شێوەیە باسی لایەنی ڕۆحانی خۆیان لەم شەوە پیرۆزەدا دەکەن. هەموو تاگێکی موسڵمان پێویستە دڵخۆش بین و ئەین پێویستە لە سەمان کە دڵخۆش بین. زیندووکردنەوەی ئەم شەوانە ئەگە بەر لەیلەتول قەدر بکەوین ئینشاءڵڵا یعنی خێری زیاتر لە 1000 مانگ ئەمە خۆی لە خۆیان دڵخۆشبوونێکە بۆ ئێمە و بۆ گشت موسڵمانەکان پێویستە لەسەر هەمومان کە یعنی زیری بکەین و ئەم شەوانە و نەک گەنج پێویستەکە هەمووی پێویستە زیندکردن. با مامۆستا هەموو ساڵێک بەرنامەدانێ هەموو ساڵێک بەرنامی بۆ داناین 4 کار لە نوێژەکەکەین و دوای دەستەکەین بە قورئان خوێندن خەتمەکەکەین. خۆشحاڵم کە شەوێکی ئاواز دۆکەینەوە بم کاتە پیرۆزە و دیارە هەموو بە تەماحی ئەوە کە خوای گەورە فەرموویە خێر و نەرفی شاری ئینشاءڵڵا خوای گەورەمان خەتە بری ئەو شەومانکە بەنسیب ئینشاءڵڵا. سەرجەم مزگەوتەکانی هەرێمی کوردستان هاوشێوەی ئەم مزگەوتە شەوی پیرۆزی 20 ڕەمەزانیان تێدا زیندوو ڕاگیرا چاوەڕوان دەکرێت تا کۆتایی هاتنی ئەم مانگە بەم شێوەیە مزگەوتەکان تا خۆراڵاتن جممەیان بێت لە نوێژخوێن و نزاکار. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.